بەناوی ڕێکخراوی داکۆک بە خێراتێکی گەرمتان دەکەین. ئەمڕۆ 13 ساڵ تێپەر دەبی بەسەر کارەساتە خوێناویەکەی هەفتەی شوبات. سەرەتا دەقیقەیەک وەستان بۆ جانی پاچی شەهیدان هەفتەی شوبات و سەردەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان. دەستا خۆش ڕۆیان شاد. بەڕێزان، هەرچەنە ئەمڕۆ 13هەمین ساڵیادی هەفتەی شوباتە، بەڵام 30 ساڵ بگرە نیو سەدە تێپەڕ ئەبێ بەسەر حکومڕانی یەکێتی و پارتیدا کە دوو هێزی سەرکوتکاری دیکتاتۆری نادیموکراسی دژە ئازادی دژە ژیان دژە مافی مرۆڤن. ئەوانە لەو ڕۆژەوەی کە دروست بوونە تاوەکو ئەمڕۆ بارێکی گرانن بەسەر میلەتی کوردەوە. جگە لە نەهامەتی، جگە لە خیانەت، جگە لە خوشتن، جگە لە خوێن ڕشتن هیچ خێر و بێرێکیان بۆ ئەم میلەتە نەبووە. ئەوانە ئەگەر لە بری ئەوەی کە هێنامانن لە ڕاپەڕینە سواری شەپۆلی ڕاپەڕینی خەڵکی کوردستانمان کردن لەو دی و سنوورەکان و بە پێی پەتی و بە گیرفانی بەتاڵەوە هێنامانەوە، ئەگەرمان هێنانایە لە بەردەم دادگایەکی عادیلانەدا لێیانمان بپرسایەتەوە ئاش بەتاڵ بۆ، ئەنفال بۆ، کیمیاباران بۆ، ئەو کات لێ دەتوانی لە هەفتەی شوباتیشە ئەو بێحورمەتیە بکەن لە پێناو دار و بەرد و بینایی بێگیاندا ڕۆی تفەنگ و گولە ڕۆ بکەن لە گەنجە خێر نەدیوەکانی نیشتیمانی کوردان. بۆیە لەمڕۆدا پێویستە ئێمە جارێکی تر نابکەین بەرامبەر ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە گەندەڵکارە فاشی لە شکست خواردووە و پێیان بڵێین بەسە ئیتر هیچ بیان و یەک نەماوەتەوە بۆ بەردەوامی حکومڕانی یەکێتی و پارتی. بوونی ئێوە لێرە بە مانای دادگای گەلدێ. هەفتەی شوباتیش وشیارکردنەوە و دادگاکردنی دەسەڵات بوو، بەڵام بەداخەوە دوای 13 ساڵ کا ئەمڕۆ کە ئەم حکوومەتە ژیان و باریتۆخی خەڵکی وێراتر کردووە. ڕۆژ بە ڕۆژ کارەسات بە دوای کارەسات، ڕۆژ بە ڕۆژ دەیان خەڵک ڕوبەڕووی مەرگ دەبنەوە، ڕوبەڕووی بێکاری دەبنەوە، ڕوبەڕووی ژیانی کۆڵەمەرجی دەبنەوە لە سای سەری ئەم دەسەڵاتەی کە ئێستا کە پارتی و یەکێتی سەرکردایەتی دەکەن. لە ماڵی دز و جەردا گول لە وەڵامی بەردا، لە ماڵی دز و جەردا گول لە وەڵامی بەردا، لە ماڵی دز و جەردا گول لە وەڵامی بەردا. نیشتیمانم لێم ببوورە، من نەمدەویست سەفەر بکەم، من نەمدەویست بەرگی دوورید بۆ ساتێکیش لەبەر بکەم، بەڵام خۆ تۆ منت ناوێ لەسەر پشتت گوزەر بکەم. تۆ ڕاهاتووی دە سەڵگری و من جاسووسیت لەسەر بکەم، بەڵام خاکە جوانەکەی من ناڕۆم تا تۆ بۆ چرکەیەک لە سینەی ماندووم دەربکەم. بۆیە دەڕۆم هەتا لەو دی و شین و شادی ڕاستی و درۆ لێک دەربکەم. دەڕۆم ئەو ڕۆژە دێمەوە بێم بەرگی نوێت لەبەر بکەم، وەک دکتۆر بم کە دێمەوە برینانت نەستەر بکەم کە بتوانم دەماری خوێن و خیانەت خوێڕی و هەرچی خاک فرۆشە لە جەستەی تۆدا دەربکەم. لێرە پێکەوە وتافەکانی خۆپشاندانی مامۆسایان تێکەڵ بە ناڕەزایەتەکان دەکەین و هەموو پێکەوە دەڵێین باشکرا و نهێنی، خوایە لوتیان بشکێنی، باشکرا و نهێنی، خوایە لوتیان بشکێنی، چەتەکانی شاخ و شار دەست هەڵگرن لە فشار، چەتەکانی شاخ و شار دەست هەڵگرن لە فشار. ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ، بەڕوخی حکومی پاتاڵ، ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ، بەڕوخی حکومی پاتاڵ، ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ،
بڕوخێ حکمی باتەڵ ئەم حکومەتە ڕووخاوە تەنها شەقێکی ماوە دا هیلاکم دا شەکەتم دا هیلاکم دا شەکەتم کوشتەی دەستی خوێنمژەکانم ڕۆڵە لە خۆشی بێبەشەکەتم دا بێزارم لە خۆم بێزارم لەوان بێزارم لێرە بێزار لەو شوێنەی هەمومان برسین تەنیا دەستێرە تەنیا دەستێرە نەمامی گەنجی من چرۆیە کرد ئەویش لە خەمی هەژاران ڕزی سپاس خوددایە تەمەەن نادەزرێ ئەگەرنا ئەوەشیان بۆ خۆیانە دزی بەهۆی کردەوەی نابەجێی ئەوان تەواو گۆڕاوە ئاسمانی جاران خۆڵ ئەبارێت لە جیاتی باران تاکە ئومێد و هیوای هەژاران دایگیان هێشتا ڕۆڵەکەت ماوە هۆکاری مانم بە تەنیا خۆتی هەست و سۆزیشیان لێسەندینەوە تف لەم ژیانە جینی ڕۆبۆتی بێدەنگی هاوبەشیە ئەمڕۆ ئەو بێدەنگیە و دەشکێنینی و هاتوونەتە سەر شەقام و بە سۆشیال میدیاکانەوانە داواکاریەکانمان بۆ گۆڕانکاری لافاو دەبین و حکوومەتەکەمان یەکدەنگ پێشگوێت هەموو حکوومەتەکەمان پێشگوێ دەکات بەڵام ناتوانێت چاوپۆشی لە هاواری میلەتێکی یەکگرتوو بکات بۆ داواتان یەکەم کە هەمووتان بەیەکەوەنێ بۆستن لەم خۆپیشاندانە و کەوا داهاتوویەکی باشتر بۆ میلەتەکەمان بەردەست بخەین و سزای بەرپرسەکانتان بدەین کە بوونە خۆی تاوانی حەڤەی شوبات و هیوای ئەوە بەیەکەوە هەمومان بتوانین بۆ ڕانکاریەکی نوێ بۆ میلەتەکەمان دروست بێن و دەستخۆشی بۆ هەموو لاکانە ئەمڕۆ 13 ساڵ بەسەر حەڤەی شوباتە تێپەڕێ بەسەر ئەو خۆپیشاندانی ڕۆڵەکانی نیشتیمان تێدا شەهید بوون و هەتا ئێستا هیچ کەسێک لەو کەسانی کە بکوژی حەڤەی شوبات بوون هیچ کەسێکیان دەستگیر نەکراون و بە ئازادی لە نیشتیمانێکی بێدەسەڵاتە ئەسوڕێنەوە بۆیە من لێرەوە حەڤەی شوبات نەک ئێمە یادیەکەینەوە لە ناو دڵمانە زیندووە و هەر ئەمێنێتەوە ئەم حکوومەتە ڕووخاوە تەنها بە کۆی لەماوە تەنها بە کۆی لەماوە ئەم حکوومەتە ڕووخاوە تەنها بە کۆی لەماوە بەدەست لە خوێندەوارە دوو حکومەت و ئیدارە بەدەست لە خوێندەوارە دوو حکومەت و دوو ئیدارە پۆستێکی مامۆستا سازگار فەریقتان بۆ خوێنینەوە خێزان و هاوسەری شەید ئومێد ئەوان بە دڵی شکاوەوە ئەمە تعبیرە لە دڵی شکاوی شەیدانی حەڤدەی شوبات کە لە پۆستێکی کورتی مامۆستا سازگارە وێنەکراوە کە دەڵێ لە 11 ساڵ یادی شەید ئومێد شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤدەی شوباتە پەیامم بۆ حیزبە بەناو ئۆپۆزیسیۆنەکان ڕاستە حیزبەکانی دەسەڵات بەرپرسی یەکەمن لە ڕژانی خوێنی ئەم گەنجانە هەروەها حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیارن لە بە ئەنجام نەگەیاندنی کۆی کەیسەکان بەرامبەر بە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان و بەڵێنە درۆینەکانیان و گۆڕینی ژیانی خۆیان گۆڕینی ژیانی کۆمەڵە کەسانێک و هەروەها فرۆشتنی خوێنی شەیدان لە بەرامبەر پۆست و پارە و سەفەقات نەیانتوانی لەو ماوەیەدا کە لە دەسەڵات بەرژار بوون کەیسی ئەم شەیدانە بگەێنە کۆتا و ئەنجام بۆیە پێم وایە پێویستە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان داوای لێبوردن لە خانەوادەی شەیدان و برینداران و دەنگی ناڕازی شەقام و کۆی خەڵکی کورسان بکەن.